کێشەی خۆڵ و خاشاکی چەمچەماڵ و دەوروبەری بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە کرێکارانی کۆمپانیای پاکردنەوەی چەمچەماڵ مانیان لە کارەکەیان گرتووە. ئەو مانگرتنە بۆتە هۆی وەستانی ئیشوکاری کۆمپانیای پاکردنەوەی قەزاکە. هۆکارێکی سەرەکی بۆ بەڵاوبوونەوەی نەخۆشی بەتایبەتی لەم کاتێکە هەموو جیهانداوی خۆپارێزیەکە لە پەدایەکی نەگریستی وەکو کۆرۆنا، بۆیە زۆر گرنگە لە هەموو شوێنێ زیاتر هەموو شوێنە پێویستی بە ژینگە پارێزی و بە پاگۆخاوێنی هەیە. بەس ئەم سنووری ئێمە خاوەنی قوربانیدانێکی زۆرە کە پێویستە زووتر بەدەنگەوە بێن. داواکارین لە بەرپرسانی حکوومەتی هەرێم بەس بێباکی خۆیان بنوێنین، یعنی ئێمە دوای 30 ساڵ حکومڕانی بەدەست کوردەوە چاوەڕوانە بین هەموو خەدەم هەموو ئەم شارە ببێتە پارک و خۆشگوزارانی بۆ خەڵک، یعنی دوای 30 ساڵ ئەمە ئەنجامەکەیەتی، یعنی بەسە تاکە ئێمە چاوەڕان تا ئەم خەڵکە ینی وەزارەتی سەحە لەکوێ کۆرۆنا ئەمە کۆرۆنا دەمەوە دروستە بێ بۆ بێخە من زۆر نیگەرانیە کاتێکە بەناو شارە ڕووی بەڕاستی شار بۆ بە زەوڵدانێکی گەورە، ینی حکوومەت دەبا دەستی بۆ هەر لێبڕینێ دەستی بۆ هەر کەمکردنەوەی ببردایە دەستی بۆ مەسلەی پاکردنەوەی ناوشار نەبردایە بەڕاستی. ینی سەر دەرناکەن ئایا گەراوانە یانێ بیکەنە کەرتی تایبەت و لەبەر ئەوە یانێ پێمیەوە بە خەڵک بدەن کە ئەگەر پارە نەدەن خۆڵ و خاشاکە بەم جۆرا بێ بەڕاست و ڕەوان بە خەڵکی بڵێ ئەمە لەبەر ئەوەیە کە ئەمانەی بیکەنە کەرتی تایبەت. 2 هەفتە زیاترە هیچ پاشماوەیەک لەم شارێک کۆ نەکراوەتەوە، خەڵکێکی زۆر لە بەهۆی ئەم خۆڵ و خاشاکەوە تووشی نەخۆشیە بن و هەروەها سووتاندنی لەلایەن هاوڵاتی ئاساییەوە هەموو ئەمانە بن بە هۆکاری نەخۆشی و بڵاوبوونەوەی ڤایرۆس و کە ئێساکە پەتایەکی جیهانیش بڵاوە بەداخەوە ئەبێ حکوومەت یان کۆمپانیەکان ئەگەر مقەسرن داوای لێبوردن لە هاوڵاتیان بکەن. و سەرۆکی شارەوانی چەمچەماڵ دەڵێت توانای شارەوانەکەیان سنووردارە و داوا دەکات حکوومەت بانای کێشەکەیانەوە بچێت. لێرەوە من داوا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەکەم بە جددی بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە، چونکە ماوەیەکی زۆرە لە ماوەی دەمانگی ڕابردووە ئەمە سێمین جارە ئەم گرفتە دووبارە بێتەوە لەم سنوورەیە و لە سنوورەکانی تریش خەریکە هەمان کێشە دروست ئەبێت. ئەگەر بە زووی چارەسەر نەکرێت بەڕاستی کارەساتێکی ژینگەی و تەندروستی گەورە لەم سنوورەیە ڕۆدا بۆتەوە هۆی بێزارکردنی هاوڵاتیان. ئەمە کەمترین خزمەتەکە لەلایەن حکوومەتەوە پێشکەش بە هاوڵاتیان بکرێ، ناکرێت ئەم خزمەتە بچووکەش هاوڵاتیانی لێبێ بەش بکرێت. لە سنووری چەمچەماڵ ڕۆژانە زیاتر لە 120 تەن خۆڵ و خاشاک کۆ دەبێتەوە. کۆبوونەوەی و خۆڵ و خاشاکە جگەلەوەی سیمای شارەکەی تێکداوە هەڕەشەشی بۆ سە تەندروستی وڵاتیان دروست کردووە. بارکی حکوومەتی هەرێم دەزانرێ ئەو کێشەیە بە زووی چارەسەر بکات. مەرغەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.